بابەت یاداشتی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان. بەڕێزان، ئێمە وەک ڕێکخراوی ماف و ئازادی بۆ زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان نوێنەرایەتی بەشێکی گەورە و گرنگی زیندانیانی سیاسی کوردستان دەکەین و داکۆچیکارین لە ماف و ئیمتیازاتە یاسایی و بنەڕەتیەکان. بۆ بەڕێستان ئاشکرایە کە ئێمەی زیندانیانی سیاسی عێراق بە کورد و عەرەب و هەموو کەمایەتەکانەوە لە ناو زیندانەکانی ڕژێمی سەددامی دیکتاتۆری لە ناوبراو هەمووان پێکەوە هەمان جەلاد و هەمان ژووری تاریکی زیندانمان هەبوو و هەمان ئەشکەنجەی جەستەیی و دەرونیمان دەدرا. ئەو کات هەمووشمان هاوخەم و هاوڕازی یەکتر بووین، بەڵام دوای ڕوخانی ئەو ڕژێمە خوێن ڕێژە و دژە مرۆڤایەتیە و لەژێر چەتری بەندەکانی دەستوری نوێی هەمیشەی عێراقدا زیندانیانی سیاسی لە هەردوو سنووری حکوومەتی هەرێم و ناوەند دابەشکراین بەسەر دوو یاسای جیاواز و نەخوازرا و کە بەهۆیانەوە بە دوو پێوەری جیاواز و ناهاوتا ماف و ئیمتیازات بۆ زیندانیانی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان دابین کراوە و بەشە ئیمتیازاتی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک گزارش لە مادەی 132 دەستوری هەمیشەیی عێراق ناکات کە بەڕوونی داوا لە حکوومەت کردووە بە یاسا چاودێری بەردەوامی ژیانی زیندانیانی سیاسی لە سەراسەری عێراق زامن بکە. بەو هۆیانەوە بە هۆکاری زۆر خراپی ژیان و گوزەرانی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان و بێبەشبوونیان لە بەشی زۆری ماف و ئیمتیازاتی دەستەبەرکرا و لە ناو یاسای ژمارە 4 ساڵی 2006دا شەشی هەموارکراوی تایبەت بە ماف و ئیمتیازاتەکانمان لە سەراسەری عێراقا.